ئەم شارەی خۆمان کۆمەڵەیەک پرۆژەی هەیە و بۆی دەرچووە. سەرۆکی شارەوانی پێش و کەسەواز هێناوە پارەکەی حەقەدوش کردو و خواردوێتی. نەلەوانی ئەوەیە. ئەو لەم جۆرە پیاوانە یەکە ئێوە دیگە دەکەنەوە. ئێو پوختانی بۆ دەکەن. نا داعشە بەخۆت بۆ دایمە تۆش بۆ بنوای. ئەوەی مەکردووە بۆ شێوەن. ئەڵێن وایە کۆمەڵێک پرۆژەی بۆ ئەم شارە دەچووە حکومەت پارەی گەڕانە حکومەت. کاکە گیان ئەوەی من بزانم حکومەت بیخوا ئەو خواردوێتی گرنگ نییە. گرنگ ئەوەی دیسانە بێن جومەنی شارەوانی کۆ ببێتەوە و سەرێکێکی نوێ بۆ شار هەڵبژێرێت. هەما بژاردن. قابلە شارێکی ئاوا گەورە و گران سەرۆکی شارەوانی نەبێت. وەڵا سەیرە. لە وڵاتی ئێمەدا زۆر سەیرە. لە شەو ڕۆژێکە شەش خەڵک بژاردن دەکرێت. جارێکیان هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان و جارێکیان بۆ بەرلەمان و جارێکیان بۆ بەڕێوەبەرەتی گەشتەکان. وەستە گیان. هەڵبژاردنێک لە بیر چوو. ئەویان چییە؟ هەڵبژاردنی شاجووە. سەیرە. خەسەم بەخۆ ئۆف. هەر هەمووی خۆش کرد. ئەویشمان زیادی. کاتێک گەیشتە هەڵبژاردن ئێکوتی دەسەر شاشەی تەلەڤیزیۆن بە ئارەزووی خۆی و دێت بنی فڵانی کوڕی فڵان کەسم و دەرچووی فڵانە جێگاو. ئەوە ژمارەی لیستەکەم و ئەو ژمارەی قوارەکەمە. هەی هاوڵاتیانی خۆشەویست، هەی دانیشتوویان، هەی برایان خوشکان، پێتان ڕادەگەێنم. هەڵبژاردننی ئەم جارە وەکو هەڵبژاردننی پێشوو نابێت. دڵنیاتانەکەمەوە. چی کەم و کورتیە ئەم جارە بۆتان چارەسەرەکەین. چیتان هەیە بۆ بکەنە داواکاریەک و بۆتان جێوەجێکە. دڵنیابن وەکو پێشوو نابێ ئەم جارە. ئەمانە بم شێوە خەڵکیان فریدا و ئەم خەڵکشەیە بە قسەی ئەوانە کرد و دەوڵەوە هات. ئەوە بە ژمارەی فڵانە لیست و فڵانە قوارە لەگوێیە. چووکم دەنگێ پێ بدەم و وعدیان پێداوە ئەم جارە خانەنشینم بکات. قسێکی عەقڵی کە وەڵی وەبیلای ئێمە لە پیاواشی و عەقڵی و زیرەکیە تۆمان هەڵبژاردووە. خۆشت دەستکەم کردی لەبیرت نەچی؟ ببوورە سەرۆکی ئەنجومەن. بەڕاستی من ناتوانم شارێکی ئاوا گەورە و گران بکەم. یعنی ببمە سەرۆکی شارێکی ئاوا گران. کاکە نەسیب ئێمە بە کۆی دەنگ تۆمان بە کەسێکی شیاو داینەوە. ناتوانم داری بم دەکەم. نەسیبە ئەمە ئەگەری نیشتیمانیە و ئەگەت قبوڵی کەی نابێت بە خزمەتکردنی نیشتیمانە خۆت بتزیتەوە. ئێمە لە تۆ باشترمان دەست ناکەوێت شارەوانی لە قەیراندایە و شار خەریکە کاو نەبێت.